مسان بخير بۆم بە خێراتنی ئەو میوانانە دەکەم کە لە دوورەوە هاتوون. ئێستا ئێمە لە ناوەڕاستی کۆرسەکە وەستاوین کە دەڵێم ناوەڕاستی کۆرسەکە لەمان کاتە مەبەستم ناوەڕاستی دوو جیهانە کە ئەو وانانەی پێشوو ئێمە لە ناو جیهانە بایۆلۆجیەکە بووین و سەیری ئینسانمان کرد لەوێ وەک زیندەوەرێک نەک وەک مرۆڤ. ئێستا لە نێوان مەرزەکانی لە بینی ئەوەی گواستنەوەی مرۆڤ لە زیندەوەرەوە بۆ مرۆڤ، یعنی لە جیهانی زیندەوەرەکانەوە بۆ جیهانی مرۆڤەکان. مرۆڤ ئەگەر ئێمە لە جیهانی زیندەوەرەکانەوە تەسەووری کەین بۆ ئەوەی بێتە ناو جیهانی مرۆڤەکان وەکو تاک نایبینی، بەڵام ئێمە دەتوانین تەسەووری ینی وێنەی مرۆڤ بکەین لە ناو جیهانی زیندەوەرە وەک تاک، وەک نێرومێ. بەڵام کە ئێمە هاتینە ناو جیهانە مرۆڤیەکە ناتوانین وەک تاک وێنای بکەین. بۆچی؟ چونکە دەبێ مرۆڤێک ببینین لە ناو خێزان. ئەو کاتە خێزان یەکە مرۆڤیەکەی، ینی خێزان پێگاتەیەکە لە نێرومێ کە وەکو وابێت مرۆڤە کامڵەکە بێت. ینی ئەگەر بێت و نێرومێ یەکی لە تێک مرۆڤ بن، ئەو کاتە خێزان مرۆڤە کامڵەکەی. ینی کارێکتەری خێزان کارێکتەرێکە یەکەیەکە کە دوو توخمیتیایە کە عیبارەتە لە نێرێک و مێ. و مرۆڤ بەبێ هاتنە ناو ئەو پێکاتەیەوە نایەتە ناو جیهانە مرۆڤیەکە، لەبەرەوەی یەکەم یەکەی جیهانی مرۆڤی خێزان. و ئێمە پێشتر باسی ئەومان کرد کە ئیمکانی ئەوە نییە بە پێی فرمانی پاراستنی جۆر و فرمانی پاراستنی تاک لە ناو جیهانە بایۆلۆجیەکە ئیمکان نییە خێزان دروست بێت، ئیمکان نییە دوو مرۆڤ کۆ ببنەوە پێکەوە بۆ دروستکردنی خێزان. بۆچی؟ چونکە ئەو فرمانانە کە لە ناو ئەو جیهانە هەیە ئەگەر بێت و مرۆڤەکانیشە و جێبەجێکەن هەردوو فرمانەکە کۆبوونەوە دروست نابێت. یعنی بۆ نمونە ئەگەر کۆ ببنەوە بۆ ئەوەی منداڵێک پەیدا بێ جۆرەکە بپارێزێ، دوای کۆبوونەوەکە هیچ بەڕێرێک نامێنێ بۆ ئەوەی لەگەڵێکا بمێنێت. و ئەوی تریشیان پەیوەندی بە خۆراک و پێداویستەکانەوەی بۆمانەوە. ئەمە دەکرێت بەبێ نێرومێ، یعنی نێریامێ دەتوانێت و شتانە دەستخات. کەواتە ئێمە ناتوانین تەسەووری خێزان بکەین ئەگەر وێنەی مرۆڤ وەکو زیندەوەر بکەین. لەبەرەوە گەر ئینسان تەنها ئاژەڵێک وایە، زیندەوەرێک وایە لە زیندەوەرەکان، ئەوە خێزان وجودی نەدەبێت. و کاتێک ئێمە لەم دنیاە دەگوازینەوە بۆ دنیای خێزان، ئێتر ئێمە دەکەوینە ناو جیهانێکی نوێوە. فکرەی ئەم جیهانە ناکرێ ئێمە لە ناو جیهانە بایۆلۆجیەکە وێنای بکەین. یعنی جیهانی زیندەوەرەکان کە بایۆلۆجی لێ دەکۆڵێتەوە فەقیرە بەو فکرەیە، هەژارە بۆ فکرەی خێزان. خێزان بەو شکڵی کە مرۆڤ دروستی دەکات. یعنی لە ناو زیندەوەرەکانە دایک و باوک و خوشک و برا و ئەم کاتیگۆریانە وجودیان نییە. فکرێک نییە بەمەوە، یعنی ئاژەڵێک کەس ناکە ئەوەی کە ئەوی تر لە ئەمان دایک و باوکن خوشکێتی یا برایەتی. و خوشک و برایەتی لە ناو ئەو جیهانە نییە، تەنانەت باوک و دایک وجودی. ئەوەی کە ینی مریشکێک دایکی مناڵەکانی نییە، بێچووەکانی نییە. ئەم فکرانە هەمووی فکرن کە ئێمە ناتوانین لە ناو جیهانە بایۆلۆجیەکە بیان بینینەوە. بۆیە ئەی باشە ئەم فکرەیە لەکوێوە هاتووە؟ ئەمە دەتوانین لە ڕێگەیەوە بگەین بەوەی کە ئەو فکرەیە لە بەشێک لە مرۆڤەوە هاتووە لەو شوێنەوە کە بوونەوەرێکە نە فیزیکیە نە بایۆلۆجیە. و ئەم ناوچەیەی مرۆڤ کە ناوچەیەکی لە ڕاستیان میتافیزیکیە و میتابایۆلۆجیە،
وای کردووە کە مرۆڤ بتوانێت ئەو فکرانە بگا بۆ فکرانە ئەو بیرۆکانە کە بیر لەوە بکاتەوە خێزان دروستکە و یەکەم یەکەی گیانە مرۆڤیەکە بێنێتارە. لە یەکەم یەکەی گیانە مرۆڤیەکە کە مرۆڤێکی کامڵەیە، مرۆڤێکی کامڵەیە بۆ معنایە کە نێرومێکە پێکەوە دەچنە ناو یەک پێکاتەوە کە خێزانە، و یەکەیەک دەردەچێت کە یەکە کە بوونەوەرێک نییە وەگەوان، ینی مرۆڤێک دەرناچێت بۆ نمونەکە نێریش بێ و مێش بێت، وەکو ئەو ئەفسانەیە کاتێ بیر لە پەیداربوونی مرۆڤ دەکرێتەوە وا بیری لێ دەکرێتەوە کە مرۆڤ سەرەتا یەک مرۆڤە بووە، هەم نێر بووە و هەم مێ بووە، دواتر دووکەن. بەس خێزان ئەوە نییە کە نێرومێکە دوو کەرتی ئەو بن. خێزان فکرەیە و ئەمانە پێکاتەی ئەو شتن، ینی نێرومێ پێکاتەی خێزانن، و تەنان نێرومێکە وەکو نێرومێ وەکو ژن و پیاو کە وەچە دەخەنەوە ناتوانن خێزان دروستکەن، و دەبێت منداڵەکانیش دروستکەن کەوانیش پێکاتەیەکن لە نێرومێ. کەواتە خێزان کۆمەڵێک نێرومێ کۆ دەکاتەوە، و لێرەوە خێزان بەو مانایە نییە کە کۆکەرەوەی تەنات نێرومێیەکە بۆ ئەوەی مرۆڤێک بۆ ئەوەی کاینێک دروست بێ کە نێریش بێ و مێش بێت. نە، لەناو خێزانە کۆمەڵێک نێرو کۆمەڵێک مێ، وام کۆمەڵە نێرومێیە لە پەیوەندیەکان جیاوازە لەو پەیوەندیەی کە لە گیانە بایۆلۆجیەکە ئەو گیانە فەرزی کردووە لەسەر نێرومێکان هەیە بێت. و پێشتر باسی ئەوەم کرد کە لە گیانە بایۆلۆجیەکە هەموو نێرێک بۆیە لەگەڵ هەموو مێیەک فەرمانی پاراستنی جۆرجە بجێت، چونکە هیچ بەربەستێک نییە لە ئاگا. بەڵام کە دەیتە ناو خێزانەوە ئەم یاسا بایۆلۆجیە نەفی دەکرێتەوە، و لە ناو خێزانە نێرومێکانی ناو خێزان کە لەو دوو لە بنچینەی خێزانەکە دەکەونەوە کە دوو توخمن، ئەوانە بۆیان نییە فەرمانی پاراستنی جۆر پێکەوە جێبەجێ لە کاتێکا لە ڕووی بایۆلۆجیە و بۆیان یعنی وەکو زیندەوەر بۆیانەیە، بەڵام وەکو توخمێک پێکێنەری ناو ئەو خێزانە بۆیان نییە. یعنی یاسای خێزان ڕێگە نادا بەوەی کە ئەوەی نامان ناوە خوشک و برا پێکەوە نەوە بخەنەوە، و لێرەوە نەریتێکی تر هەیە کە نەریتێکی ترە بوو گیانێکی تر هەیە. جا من ئێستا بەرەبەرە دەمەوێ بچمە ناو پێکاتەی خێزانەوە، ئەم یەکەم یەکەیە کە هەیە، یەکەم خانەیە کە خانەی چۆن لە ناو بایۆلۆجیا بۆ یەکەم وەحدە دەگەڕێ، یەکەم یەکەی بۆ نمونە بایۆلۆجیا جەستەی بایۆلۆجی مرۆڤ خانەیە، لەمەشا یەکەم یەکە دەبێت دۆزین. هەر زانستێک یەکەم یەکەی هەیە، بۆ نمونە لە زانستی لە فۆنۆلۆژیا یەکەم یەکە پێی دەڵێن فۆنیم، لە مۆرفۆلۆژیا پێی دەڵێن مۆرفیم. لە ناو گیانی مرۆڤیشا یەکەم یەکە خێزانە، یعنی کۆمەڵی خێزان پێکەوە، و تاکە خێزانێک بە تەنیا ناتوانێت وەزیفەکەی جێبەجێ بکات. کەواتە بۆ ئەوەی خێزان بتوانێت بمێنێتەوە و جۆرەکەی بمێنێتەوە وەک خێزان، پێویستی بە خێزانی ترە، و بەبێ چەند خێزانێک وەکو چۆن بەبێ نێرومێکە ناکرێنەوە بخرێتەوە، بەلایەنی کەمەوە بەبێ دوو خێزان ناکرێ خێزانی تر بکەوێتەوە، خێزانی تر دروست بێت. بۆچی؟ چونکە لە ناو خێزانە ئەوانەی لەوێ نێرومەکان بەپێی نەریتی خێزان بۆیان نییە نەوە بخەنەوە، کەواتە دەبێ مێیەک لێرە نێرێک لەوێ لە دوو خێزانە، نێرومەیەک لە دوو خێزانەوە بیان پێکەوە کۆ ببنەوە تا خێزانێکی تازە بێت. یعنی لێرەش ئێمە دوو توخممان هەیە، دوو خێزانمان هەیە، وەکو وایە یەکێکیان مێ بێ یەکێکیان نێر بێ، یەکێکیان مێر ببەخشێ یەکێکیان نێر ببەخشێ تا ئەو دوانە پێکەوە خێزانێکی تر دروست بکەن. تەبەن من لە ڕێگەی شیتەڵکردنی ستراکچەری خێزانەوە بەم شکڵەی کە ئێستا من باسی دەکەم
دواتر دەچینەوە بۆ ئەو دابەشکردنەی کە لە ناو بایۆلۆجی کراوە و ئەمە بە یارمەتی تەبەن مامۆستا مقداد و ئەوانەی کە لە بایۆلۆجی شارەزان لەبارەی ئەوەوە کە لەبارەی گواستنەوەی اینەوە بارگەی نێرومێ ئەوەی کە پێی دەڵێن ڕەگەز من پێی دەڵێم بارگە یعنی ئایا لە نێوان نێرومەیە کێ بەرپرسیارە لە گواستنەوەی ڕەگەزی منداڵەکە یعنی کێ ڕەگەز بەخشە نێر ڕەگەز دەبەخشێ بە مناڵ دەیکا بە نێر یا مێ ڕەگەز بەخشە طبعا لەناو بایۆلۆجیان نێر کراوە بە ڕەگەز بەخشە بۆچی چونکە نێر ئێکس وایە مێ ئەکسێکسە وە کاتێک ئەم وایە چالاک دەبێت لەگەڵ ئەکسێکا نێرێک دەردەچێت ئەگەر چالاک نەبوو مێک دەردەچێت وە کاتێک ئێمە من هەوڵ دەدەم لە ڕێی شیکردنەوەی ستراکچەری خێزانەوە و ئەو ئەگەرانی کە هەن دواتر بگەڕێنەوە بۆ ئەمە فەحسێکی ئەمە بکەین ئایا فعلەن تەنها نێر ڕەگەز بەخشە یا ئەمە وانە دەکرێت فعلەن ینی چۆن نێر ڕەگەز بەخشە مێش بە ئەمان شێوە ڕەگەز بەخشە یا بە جۆرێکی تر ینی یەکێکیان ڕەگەزێک دروست دەکا و ئەویتریان ڕەگەزێکی تر بۆ نمونە لە مێکە مێ دەکەوێتەوە لە نێرەکە نێر دەکەوێتەوە یا لە نێر هەردووکیان دەکەوێتەوە بۆ ڕەگەز ینی نێرەکەش و مێکەش ئەمانە کۆمەڵە پرسیارن هەست دەکەم چیکردنەوەی خێزان شتێکمان پێدەدا کە دەکرێت دواتر ئێمە بچینەوە ناو بایۆلۆژی و ئەمە جارێکی تر تاقیکەینەوە بزانین ئایا فعلەن ڕەگەز تەنها لە ڕێگەی پیاوەوە دەبەخشێ و پیاو ڕەگەز بەخشە لە ناو نێر ڕەگەز بەخشە ببوورن نێر ڕەگەز بەخشە لە ناو گیانە بایۆلۆجیەکە یا ئیمکان هەیە مێش ڕەگەز بەخش بێت تەبەن لە هەندێک زیندەوەرا وەزەرم نەکرد لە باڵندا مێ ڕەگەز بەخشە بەپی بایۆلۆجی ئەوەی کە یانی دەکرێت مێ ڕەگەز بەخش بێ یانی ئەکسەکە ڕەگەز بەخشێ بەڵێ ئەو گۆڕیانە لەبەرەوە مێ ڕەگەز دەبەخشێ کراوە بە زێت و دەبوو وانە ئەوە تەبەن دواتر دەچینەوە سەری و ئەم بابەتەی کە ئێستا من باسی دەکەم و ئەو هەڵێنجان عەقڵیەی کە بۆ یەکەم خێزان کردومە من لێرە سوودی دەبێ بۆ ئەوەی جارێکی تربی لەم بابەتە بکرێتەوە چونکە ئەمەی کە ئێستا من لێرە کردومە بەڕاستی لە کتێبەکانی ئەنترۆپۆلۆژیا دەرمێنە ینی لە دەرەنجامی و گەشتەی کە پێکەوە کردومانەوە من لەگەڵ یا ڕۆشتم و بیرم لێ کردوێتەوە گەیشتومەتە ئەمەی کە یەکەم جۆری خێزان دەکرێت کامە بێت و چۆن بێت و یەکەم جار کە بڵێن چۆن یەکەم فکرەی خێزان بەر لەوەی کەیتر ئەم فکرەیە بەرەو پێش بڕوا مرۆڤ چۆن تەسەووری کردووە ئەم فکرەیە چۆن پراکتیک بووە یەکەم جار چۆن خێزانی پێکێنەوە فکرەکە واقعی بووەتەوە لە ناو خێزانە ئێمە لە ناو خێزانە چۆن لە ناو زیندەوەرەکە نێرومێ هەیە و لەوان جۆرێکی یانی جۆرەکە دەپارێزرێ بە خستنەوەی نەوەیە لە دوو خێزان نەک لە نێرومەیە لە دوو خێزان خێزانێکی دەکەوێتەوە نێر و هەر یەک لەو نێرومەیانە سەر بە خێزانێکن یەکێکیان مێیەکە سەر بە خێزانێکە نێرەکە سەر بە خێزانەکە ئەم دوانە کۆ دەبنەوە خێزانێکی مێدووسە ئەگەر لەینە بایۆلۆجیکا بیری لەکەینەوە کۆ ئەو وایە نێرەکە هی خێزانێک تۆوەکە بێت مێیەکەش هێلکەکە بێت و ئەم هێلکە و تۆوە یەک دەگرن کە عیبارەتن لە نێرومێکە پێکەوە خێزانێک دروست دەکەن لەبەرەوە ئەو دوانە کە توخمە پێکگەێنەرەکانی خێزانن گیان لەوەی کە دواتر ئەو خێزانە گەشە دەکا و مناڵی تری لێ دەکەوێتەوە و فراوان دەبێت ئەمانە توخمی بنچینەی یعنی بەبێ نێرومەیەک خێزان
نایەتەوە کە نێر و مێکە بوو بەرەبەرە منداڵ دەبێت و ئەو کاتەی تر کاتیگۆریەکان دروست دەبن شتێک دروست دەبێت بە ناوی خێزانەوە بەڵام ئەگەر نێر و مێک کۆبوونەوە منداڵ نەکەوتەوە خێزان دروست نەبووە تەنها بنچینەکەت هەیە بناغەکەت دەیە بەبێ ئەوەی خێزانی بێت بۆچی چونکە ئەو کاتە نەبرا هەیە نەخوشکەیە نە باوکەیە نە دایکەیە ئەگەر ئەو دوانە منداڵیان نەبێت کەسیان نابێت بە باوک و کەسیان نابێت بە دایک یعنی ئەو کاتیگۆریانە وەرناگرن ئەوانە تەنها ژن و مێردن وە ژن و مێرد یعنی ئەو ئەساسن کە خێزانەکە لەسەری دروست دەبێت ئەوانە ژن و مێرد خۆی خێزان نین یعنی شتێکن لە وەکو بڵێ لە نێوان لە دەرەوەی خێزان و لە نێوان ناوە و دەرەوەی خێزان شتێکن ناتوانین وەکو ئەندامەکانی ناو خێزان حسابیان بکەین ناتوانین بەبێ ئەوانیش بیر لە خێزان بکەینەوە کە دەڵێم ژن و مێرد دۆخێکە کە ئەو دوانە هەیەیانە پێکەوە بەڵام دۆخێکی تر هەیە کە ڕەب شتێکی ترەکەویش باوک و دایکە باوک و دایک لە پەیوەندیە لەگەڵ منداڵا دروست دەبێت یعنی کاتیگۆریەکە پەیوەندی ئەوان ڕێک ناخا پەیوەندی ئەوان و منداڵ ڕێک دەخا یعنی باوک بە منداڵ باوکە چۆن ژن و مێرد یعنی ژن مێرد بە ژن دەبێ بە مێرد ژنیش بە مێرد دەبێ بە ژن بە هەمان شێوە پیاو بە منداڵ دەبێ بە باوک و دایکیش بە منداڵ دەبێ بە دایک ئەوەنا ئەگەر منداڵەکە وجودی نەبێ ئیتر ناتوانین ئێمە بیان خێنە ناو ئەم کاتیگۆریەوە بڵێن ئەوە باوکە یا ئەوە دایک کەواتە ئێمە لە بەردەم شتێکی ئاسانانین ئەو خێزانەی کە هەمومان تایە دەژین و ساکچەرێکی هەیە و سینەریتێکە کار دەکات لەناو ئێمە بەڵام ئێمە ئەتیادی تایە دەژین و بەڵام تا ئێستا وەکو وابێ بیرمان لێ نەکردبێتەوە کە ئەمەندە ئاڵۆزە یعنی شتێکە کە شیکردنەوەکەی بەڕاستی زۆر ئاسان نییە بە تایبەتی تۆ دەیت بیر دەکەیتەوە کە بەبێ دوو خێزان فرمانی پاراستنی جۆر لە ناو خێزانە یعنی جۆری خێزان وەک جۆرێک ئیمکانی نابێت ئەو کاتە مەسەلەکە ئاڵۆز دەبێت ئێمە لە ناو بایۆلۆژیا وتمان سیستەمی فرمانی پاراستنی جۆرمان هەیە بەڵام لە ناو گیانە مرۆییەکە سیستەمی پاراستنی ڕەشڵەکمان هەیە وە لە ناو خێزانە دوو توخم توخمێکیان من ناوە ڕەشڵەک گوێزەوە ئەوی تریان ناوە ڕەشڵەک بەخش ڕەشڵەک بەخش ئەوەیە کە زنجیرەی ڕەشڵەکی خێزانەکە لەسەری دادەمەزێت توخمێکە بۆ نمونە ئەگەر ڕەشڵەک لە ڕێگەی نێرەوە مرۆڤی بارگە نێرەوە بگوازرێتەوە ئەو کاتە بۆ نمونە منداڵەکان هەمویان بە ناوی ئەو باپیرەوەن کە هەیە باوانەکە وە باوانی یەکەم ڕەشڵەکەکەی خۆی دەگوازێتەوە بۆ نەوەکەی دوای خۆی ئەوانیش ئەم ڕەشڵەکە دەگوازنەوە هەتا یعنی دەڕوات لە شوێنەکە ئەم ڕەشڵەکە دەوەستێت دوایی باسی وەستانی ڕەشڵەکەکە دەکەم لە کوێ ڕەشڵەک دەوەستێت ئەی لە کوێ دەست پێ دەکەم تامان کاتێک کە بیر لەمە دەکەینەوە ڕەشڵەک لە کوێوە دەست پێ دەکات وەکو وایە بیرکەینەوە لەوەی یەکەم مرۆڤ کەی دێتە سەر یعنی کەی لە ناو جۆرەکانە دێت چونکە کاتێک ئێمە مرۆڤێک لەوەوە ڕەشڵەکی بنەماڵەیەک دروست دەبێت ئەی باشە ئەو مرۆڤە کە ڕەشڵەکی بنەماڵەکە دروست دەکات ئەی خۆی لە دایک و باوکێک نەبووە ئەی خۆی لە خێزانێکی تر نەبووە ئەی بۆ ئەو ڕەشڵەکە لەویا پشراوە بۆچی ئەم درێژەی بە ڕەشڵەکەی کەری باوک و دایکی نەداوە ئەلێرا ئێمە شتێکی سێر دەبینیم وەکو وا بێت ئەم پیاوە کە ئەم نێرە کە ڕەشڵەک بەخشە وەکو وایە وا بێت لە هیچ شوێنەکەوە نهاتبێت لە خێزانێکی ترەوە نهاتبێت و دەبێتە ئەساس بۆ دروستکردنی ڕەشڵەکە و
وەکو چۆن ئادەم ئێمە ناتوانین تەسەووری کەین یەکەم مرۆڤ تەسەووری کەین لەوەی کە لە دایک و باوک لە ژن و پیاوێک کەوتوێتەوە لێرەش ناتوانین ئەوەی کە ڕەشڵەک دیاری دەکا ڕەشڵەکی بنەماڵە تەسەووری بکەین کە دەبێت لە خێزانێکەوە چونکە ئەگەر لە خێزانێکەوە هاتبێت دەبێت چی بکە دەبێت ڕەشڵەکی ئەو خێزانە نەقڵکە نەک خۆی ببێتە بناغە بۆ ڕەشڵەکی بنەماڵ لێرە ئەم پرسیارە بەڕاستی پرسیارێکە لەسەر ئەساسی پەیدابوونی ڕەشڵەک لە ناو بنەماڵەیەکە پرسیارەکە وکوتم بەقەدەر ئەوە سەختەکە ئێمە بیر لەوە بکەینەوە یەکەم جۆری کە دێتە ناو مرۆڤ وەکو جۆرێک دێتە ناو زیندەوەرەکان چۆن بوو وامە پرسیارە لە لای ئێمە ئایا یەکەم مرۆڤ چۆن بووە ئایا یەکەم مرۆڤ نێر بووە یامێ بووە ئایا یەکەم مرۆڤ ئادەمە یا مەریەم کامیان لە ئادەم حەوا دەکەوێتەوە بەڵام لە مەریەمش عیسا دەکەوێتەوە بەبێ توخمی نێرینە ئەمە دەیەنمەوە وەکو ئەوەی کە تەنها بتوانم شتەکە ڕۆشن کەمەوە یعنی وەکو ئەمەی کە لێرە من باسی دەکەم نامەوێت تێکەڵی کەم بە زانست نامەوێت ئەبا بە ئاین و ناشمەوێت حکایەتە یان چیرۆکە ئاینیەکان لە ڕێگەیەوە تەفسیر بکەم بەس دەمەوێت تەسەووری بکەن ئەوەی کە دەیڵێن وێنا بکرێت یعنی بیرکەنەوە ئەگەر یەکەم جار تەنها ئادەم هەیە بەڵام لە ئادەم مێیەک پێویستە بۆ ئەوەی خێزان دروست بێت ئادەم بەبێ مێیەک دەخاتەوە کە حەوایە ئەمە هەمان ئەوەیە ئەگەر بێت و مێیەک هەبێ کە مەریەمە بەبێ نێرێک دەخاتەوە کە عیسایە و دەکرێت ئێمە لە ڕووی تەسەسولی ئەگەر لە ڕووی تەسەسلەوە سەیریکەی لە ڕووی مێژووەوە ئادەم پێش کەوتووە بەسەر مەریەم بەڵام ئێمە دەتوانین تەسەووری ئەوەش بکەین کە مەریەم پێشکەوێت بەسەر ئادەم یعنی مەریەم دەکرێت هەبێ خۆی تەنیا بەبێ نێرێک نەوەیەک بخاتەوە دەکرێت ئەوەش تەسەوورکەین کە دەکرێت مێیەک هەبێ و ئادەم هەبێ و مەریەمیش هەبێ ئەمانە هەر یەکەیان بەجیا بەبێ ئەوەی ئەم مێیەکی هەبێ ئەو نێرێکی هەبێ دەتوانن منداڵک بخەنەوە ئەمە تەبان مشکلەیەکی زۆر ئاوۆزی وجودیە لەسەر جۆری مرۆیی کێشەیە ئەلێرە ئەمە شتێک دروست بووە ئیتر مناقەشەیەکی زۆر دروست بووە تەنانەت ئەم مۆزوع چۆتە ناو مۆزوعی جەندەرەوە ئایا پیا و ئەسڵە یا ژن یعنی ئەوانەی بەرگری لە مەوزوعی ژن دەکەن ئەسەیەکێکی وەکو نەوار سەعداوی کتێبێکی هەیە بە ناوی مێ ئەسڵە دەمانم فکرەیە مێ ئەسڵە و نێر کامیان ئەسڵە مناقەشەیەکە لە ناو مۆزۆی ئەنتۆپۆلۆژیا و هەم سایکۆلۆژیا و زانستەکانە ئەمە ماوەیەک سەرقاڵی بەم شتەوە دروست بوو ئێمە لە ئادەمەوە سێرکەین دەڵێن نێر ئەسڵە لە مەریەمەوە سێرکەین دەڵێن مێ و لە هەردووکیشیانەوە سێرکەین دەزانین هەردووکیان ئەسڵە وە کاتێک ئێمە باسی ئەسڵ دەکەین ئێمە دەبێت یەکسەر بیرکردنەوەمان بە پێی بنەمای بەدوادایەکاتنا یەکسەر زنجیرە دروست دەکەین یعنی ئادەم مەریەم بەدوای ئادەمە هاتووە کەواتە ئادەم مادام لە پێش مەریەمە کەواتە ئادەم ئەسڵە و ئەمە لە وانەکانی بڵێن سیمینارەکانی پێشوو باسی ئەوم کرد کە ئەم زنجیرە ئێمە کاتێ بە پێی بنەمای بەدوایەکاتن بیر دەکەینەوە زنجیرە حکومکردن دروست دەکەین تامان لێرە کاتێک کە دین بیل لەم ئەسڵە دەکەینەوە و بیل لە یەک ئەسڵ دەکەینەوە یەکسەر زنجیرە حکومکردن دروست دەبێت یعنی ئەگەر بێت و ئادەم ئەسڵ بێت
ئەوە ڕەشوەکی مرۆیی ئەوەی ڕەشوەک بەخشە ڕەشوەک دیاری دەکا نییە یعنی ئێمە هەمومان دەگەڕێنەوە بۆ ئادەم و ڕەشوەکی ئێمە ئادەم لە ئادەم تحریمی دەکا و لە لایەکی تریشەوە دەکرێت ڕەشوەکی ئێمە مەریەم ئەگەر بات و مێ ڕەشوەک بەخش ئێستا من دێمەوە سەر مۆزوعی خێزان ئەمە ویستم ئەو دوو توخمە دیاریکەم لە ناو خێزان لە ناو خێزانە هەر دەبێت خێزانێک کە ڕەشوەک ینی چونکە ئێمە ئێستا باسی کۆمەلگای ڕەشوەکی دەکەین کۆمەلگایەک کە وجودی ڕەبتە بە ڕەشوەکەوە وە کۆمەلگایەک کە حساب بۆ ڕەشوەک دەکات وە کۆمەلگایەک کە کۆمەلگاکە جیانەکەی فرمانێکی هەیە دەڵێ ڕەشوەکەکەت بپارێزە بەڵام ڕەشوەک چۆن بیپارێزە ئەم دوو خێزانە بۆ نمونە ڕەشوەکەکەیان چۆن بپارێزە تەبەن ئەگەر بیرکەینەوە بۆ پاراستنی ڕەشوەک خێزانەکە ڕەشوەکەکەی پارێزێ لە ڕاستیە نابێت دوو خێزان یعنی کۆمەلگایەک بێ لە کۆمەڵی خێزان پێکاتی بێ کە ئەو خێزانانە یەکێکیان ڕەشوەکەکە بڵێنەوەی کە دەڵێی عێرفان مستەفا حەمە ڕەحیم ئەمە تا دەچێتە باوانەکە ئەمە زنجیرەی ڕەشوەکە باشە ئێستا لێرە زنجیرەی ڕەشوەک چییە؟ نێر بەڵام کە من خاڵێکم هەیە پێی ناوی حەمە حسەینی خونشەیە بوو عەلی ماجێ ئەگەر ئەمانە ناوی ژنن یعنی ئەو کاتە ڕەشوەک ئەگەر ئێمە بیبینە سەرەوە ڕەشوەک ژن دیاری دەکات و ئەمە تەمەن لە ناو ئەنترۆپۆلۆژیا دوو کۆمەلگا کراوەتەوە بە ناوی کۆمەلگای پیاو سالاری کۆمەلگای ژن سالاری دایک سالاری عەفوەن کۆمەلگای باوک سالاری و کۆمەلگای دایک سالاری کار دەکەم مستەلاحەکان نەچێت لە باوک سالاریە دەبێ ڕەشوەک لە ڕێگەی نێرەوە بوازێتەوە لە دایک سالاریا ڕەشوەک لەگەڵ لە ڕێگەی نێوە تەبەن ئەم دوو جۆرە لە خێزان لەناو خێڵە ئەو خێڵانەی کە تا ئێستاش احتیمالەیە مابێتنەوە ئەنترۆپۆلۆجیستەکان کە چوون دراسەیان کردوون سێر دەکەن خێزان لە ناو گروپێکە لە ڕێگەی یعنی ڕەشوەک لە ڕێگەی مێوە دەگوازێتەوە یعنی لە جیاتی ئەوەی بڵێن فلانی کوڕی فلان کە لە نێرەکەەوە بێت بە ناوی دایکیەوە ناو دەبێت وە دایکی ڕەشوەکەی تەحلیل دەکات خێزانیش هەیە باوکەکە ڕەشوەکەکە دیاری دەکات و ئەم دوو جۆرە لە خێڵ هەن تەبەن ئەم دوو جۆرە لە خێڵ کە کۆمەڵی خێزان لە خۆ دەگرن ئیشەکان کاتێکە ڕەشوەک لە مێوە بگوازێتەوە ئەو کاتە هەر نظامەکە کولەن دەگۆڕێت وە ڕەشوەک لە نێرەوە بگوازێتەوە نظامەکە دەگۆڕێت ئێستا با بیرکەینەوە لەوەی ئایا خێزانێک کە ڕەشوەک لە مێوە بگوازێتەوە لەگەڵ خێزانێک کە ڕەشوەک لە نێرەوە بگوازێتەوە دەتوانین پێکەوە خێزانێکی تازە دروستکەن؟ بێگومان ناتوانین ئەی ئەوانەی کە دەتوانین خێزانێک پێکەوە دروستکەن یان یەکێکیان بەمێکە یەکێکیان بە نێرەکە بەشداری بکا بە دروستکردنی خێزانێکی تر دەبێت چی بن؟ دەبێت ڕەشوەکەکەیان ناوبارگە بێ یانی چی؟ یانی ئەگەر نێر ڕەشوەک دیاریکا لەم خێزانە دەبێت نێر ڕەشوەک لێرە دیاریکا بۆچی؟ چونکە ئەوەی لە نەناو خێزانە دوو توخمی ئەساسی هەن یەکێکیان ڕەشوەک دەبەخشێ یەکێکیان ڕەشوەک دەگوازێتەوە ئەوەی ڕەشوەک دەگوازێتەوە بۆ خێزانەکەی خۆی نایگوازێتەوە ینی بۆ خێزانە نایگوازێتەوە کە ڕەشوەکەکەی ڕەشوەکی ئەوە بۆ خێزانێکی تر دەتوانێت بیگوازێتەوە ئەلێرا مۆزوعی ژن و ژنخوازی ئەوە کە مێیەک لە خێزانێک دەچێتە ناو خێزانێکی تر ڕەشوەک لە ڕێگەی نێرەوە دەگوازێتەوە ئەو کاتە کە شوو دەکات بە کوڕێکی ناو ئەم خێزانە و پێکەوە خێزانێک دروست دەکەن منداڵەکانیان دەبێت ڕەشوەکەکە کێ دیاری دەکات ئەم خێزانەی کە ژنەکەی بۆ هاتووە یعنی ژنەکە لە ناو ئەم خێزانە ڕۆڵی ڕەشوەک گواستنەوەی نییە ڕۆڵی ڕەشوەک بەخشینی نییە تەنها ڕۆڵی ڕەشوەک گواستنەوەی
یعنی ژنەکە لێرە ڕەشڵەکەکە بۆ پیاوەکە دەگوازێتەوە بۆ ناو مناڵەکە، یعنی تەناو وەسیلەی گواستنەوەی ڕەشڵەکە وە ڕەشڵەک ناتوانێت بەخشێت. لەبەرەوە ئەو منداڵانە بە ڕەشڵەک سەر بەکێن سەر بەو خێزانن کە باوکەکە هی ئەو خێزانەیە وە سەر بەو خێزانە نین کە دایکەکە لێوەی هاتووە. ئەگەر تەبەن ئەمە کۆمەلگاکە ڕەشڵەکەکەی نێرێ، ئەگەر نێبێ بە پێشەوانەوە، ئەگەر نێبێ پیاوەکان مێیەکان نێرەکان دەبێ بگوازێنەوە بۆ چۆن ئەوە نێر دەڵێن ژن دەگوازمەوە، ئەو کاتە فعلەن پیاو دەگوازێتەوە. وە لە کۆمەلگایەکە کە ڕەشڵەکەکەی مێیە مێ تەحدیدی دەکات، ئەو خێزانانە نێرەکانیان دەردەکەن بۆ ناو خێزانەکانی تر، ئەم نێرەکان لێرە تەناو وەسیلەی گواستنەوەی ڕەشڵەکەن کە لە ڕێگەی مێکەوە دەگوازێت. بۆچی؟ کە لە ڕێگەی مێکانی ناو خێزانەکەەوە ڕەشڵەک ناگوازێتەوە، فەرمانی پاراستنی جۆر جێبەجێ ناکرێت. واوانە خوشک و بران دایک و باوکن کەواتە دەبێت یەکێکی غەریب بێت لە خێزانێکی تر. ئەگەر لە خێزانەکەی تر ئەوەی ڕەشڵەک دەگوازێتەوە نێر بێ، ئەمە دەکرێتە دەرەوەی خێزانەکە، دەبێت بچێت لە ناو خێزانێکی ترە ئیشەکەی خۆی جێبەجێکا کە گواستنەوەی ڕەشڵەکە بۆ کێ؟ بۆ مێکان ڕەشڵەک بەخشن. ئەو کاتە منداڵەکان بە ناوی دایکەکەوە و منداڵەکان هی دایکەکەن، هی باوکەکەنی. لە میترا منداڵەکان هی باوکەکەن، هی دایکەکەن. و ئەگەر هەردووکیان یەک ڕەشڵەک لە ڕێگەی هەمان بارگەوە نەگوازنەوە ئیمکان نابێت ئەم خێزان دروست بێت. بۆچی؟ چونکە ئەگەر خێزانەکە ڕەشڵەکی مێبوو ئەوە دەبێت نێرەکان بدا بەو، ئەگەر ئەم ڕەشڵەکی نێر بوو دەبێت مێیەکان بدا بەو، وای هاوبارگەی دروست دەبێت، ئەو کاتە خێزان دروست نابێت. یعنی یەکێکیان ژن دەدا، یەکێکیان پیاو دەدا. ببوون یەکێکیان ژنەکە دەدا و پیاوەکە دەبێت ڕەشڵەکەکانی بگوازێتەوە لە ڕێگەی ژنەکەەوە، ئەوی تریژە ژن دەدا بارگەکەیانین دەبێت، ینی بارگەکەیان یەکسان دەبێت و کاتە گواستنەوەکە ڕوونادا. بە پێچەوانەشەوە ئەگەر هەردووکیان ڕەشڵەکەکە نێر بێ هاوبارگەی دروست دەبێت، ئەو کاتە عینەکە دروست نابێت، ینی گواستنەوەی ڕەشڵەک دروست نابێت. یعنی بۆیە ئەوەی گرنگە لە ناو خێزانە نێر و مێ نییە، ئەوەی گرنگە کامیان ڕەشڵەک بەخشە، کامیان ڕەشڵەک گوازەرەوە. تەمان ئەگەر مێیەک ڕەشڵەک گوازەرەوە بوو نێرێک ڕەشڵەک بەخش بێت، دەبێت مێیەک لە خێزانەکەی تر وەرگێ بۆ ئەوەی ڕەشڵەکەکەی لە ڕێگەوە بگوازێتەوە. یعنی دایکەکە ڕەشڵەک گوازەرەوەیە، نێرەکە ڕەشڵەک بەخشە. کاتێک بیر لەم نظامە دەکەینەوە چیمان بیر دەکەوێتەوە؟ ئێرکس و وایەکەمان بیر دەکەوێتەوەی لە بایۆلۆجیا. لە بایۆلۆجیا پیاو ڕەگەز بەخشە، ژن ڕەگەز گوازەرەوە. بەڵام ئێمە مۆدێلێکی ترمان لە خێزان هەیە کە ژن ڕەگەز بەخشەکەیە، پیاو ڕەگەز گوازەرەوەکەیە لە ناو خێزان. وە کاتێک ئەم دوو خێزانە کاینەکانیان جیاوازە، ڕەشڵەکەکانیان لە ڕێگەی دوو بارگەی جیاوازەوە دەگوازنەوە، ئەمانە ئیمکانی ئەوە نابێت بتوانن خێزان بخەنەوە. وەکو وایە لەینە بایۆلۆژیەکە چۆن نێر و نێر مێ و مێ ناتوانن خێزان دروستکەن، لێرە بە پێچەوانەوە ئەگەر ڕەشڵەکی بارگە ئەوانەی ڕەشڵەک لە ڕێگەی بارگەمێەوە ڕەشڵە بەخشەکەیان نێرە، ئەگەر ئەمە مێ بێ بۆیان نێکۆبنەوە دەبێت هەردووکیان یا مێ بن یا نێر. کاردووکیان نێر و مێ بوون ئەو کاتە دەتوانن ژن و ژنخوازی لە نێوان یەکتریا بکەن، یعنی ئەم دەتوانێت ژن بدا بە ئەویش دەتوانێت ژن بدا بەم. چونکە لێرە نێرەکە نابێ بدرێت، چونکە نێرەکە چی دەکا؟ ڕەشڵەکەکە دەگوازێتەوە. بە پێچەوانەشەوە ئەگەر هەردووکیان مێ بوون ئەم پیاوە نێرێک دەدا بە و ئەویش نێرێک دەدا بەم، مێکان ڕەشڵەک دەگوازنەوە لە ڕێگەی نێرەکانەوە کێشە دروست نابێت. بەڵام ئەگەر ئەم نێر بوو ئەو مێ بوو، یەکێکیان
پیاوێک دەدا یەکێکیان بەوەی کە پیاو دەبێ بگوازێتەوە ینی نێرێک دەدا کە نێرێک لە ڕێگەی نێرەوە ڕەشلەک دەگوازێتەوە هاو بەرگەی دروست دەبێ ئەمە نابێت بە پێچەوانەشەوە مێ و مێ لە میانە یەک کۆ دەبنەوە کە مێیەکی بەخشیوە مێکەش ڕەشلەک دەگوازێتەوە لەناو ئەمە یان ڕەشلەک گوازارەوەکەەوە ڕشلەک بەخشەکە دەبنەوە بە مێ هەردووکە ئەو کاتە خێزانەکە دروست نابێت بامان شێوە لە میشە نێرەکە ڕەشلەک گوازەوەیە نێرێکە ئەم دەتوانێت بنێرێ ئەو کاتە ئەم دوو نێرە ناتوانن ڕەشلەک ینی بگوازنەوە نەوەی تازە دروستکەن بایۆلۆجیان ڕێ پێ نەدرا وەکەواتە ئێمە ئەگەر تەسەووری دوو کۆمەلگا ڕەشلەکی بکەین کە یەکێکیان خێزانەکانی لە ڕێگەی نێرەوە ڕەشلەک بگوازێتەوە کۆمەلگاکەی تریان خێزانەکانی لە ڕێگەی مێوە ڕەشلەک بگوازێتەوە ئەم دوو خێزانە ئەم دوو کۆمەلگایە بە هیچ شێوەیەک پەیوەندیان نابێت وە خزمایەتی بە هیچ شێوەیەک لە بینی ئەم دوو کۆمەلگایە یا ئەم دوو خێڵە ئەگەر ئەم کۆمەلگاکەی ناو بنین خێڵ خێزانەکانیش ینی کۆمەلگایەکی ڕەشلەکیە کۆمەڵی خێزانی تایە ئەوە ئەم دوو خێڵە هیچ پەیوەندیەکیان لەگەڵێکان نابێت ینی خزمایەتیان لەگەڵێکا بە دروست نابێت وا پەیوەندیەکان دەکرێت پەیوەندی جەنگ بێ یەکتر وێرانکردن بێ هەرێکە بەرگری لە ڕەشلەکەکەی خۆی دەکا تای پێڕینەکەی گواستەوەی ڕەشلەکە ئەم نێرە ئەو نێ و چوزان شتیتر ڕوو دەدا دەکرێت لەوانەشە لە ڕێگەی بڵێن کە بدەینە ناو کۆمەلگای پیشەیی بۆ فرمانی پاراستنی تاک دەکرێت پێکەوە لەوانەیە کار بکەن ئەمانە دەکرێت ئەمە تەمان شوێنێکی ترە لە ناو خێزانە کە من ئێستا ناچمە سەری ئێستا تەنها باسی چی دەکەم باسی خزمایەتی دەکەم باسی گواستنەوەی ڕەشلەک دەکەم باسی فرمانی پاراستنی ڕەشلەک دەکەم کاماینەکەی چۆن کاتێک لە ڕێگەی یەکێک لە نێرەوە یامێوە ڕەشلەک دەگوازێتەوە دەبەخشێت بگورن ئەو کاتە پەیوەندیە هەرەمەکەی ئەڕستۆ دروست دەبێت نانی ئەو خێزانانەی کە خێزانی کۆمەلگای ڕەشلەکی هەر بە پێی هەرەمەکەی ئەڕستۆ دەبات بۆ چونکە زنجیرەی هەیە زنجیرەی ڕەشلەکەکە لە یەکێکەوە دەست پێ دەکا و لە یەکێکەوە کۆتایی پێ دێ ئەو یەکەی کە دەست پێ دەکا لەوێەوە ڕەش باوانەکە دەست پێ دەکا باوانەکە ئەوەیە ئەم بنەماڵەیە بە ناوی ئەو باوانەوەیە ئەم باوانە کەس نازانێت لە کێوە یعنی ئەم باوانە وەکو وابێ لە خێزانێک یا لە شتێک ڕای کردبێ کەسێکی بێ باوکو دایک کەسێکە نە باوکو و نەدایکیە خۆی دەبێت بە باوکی باوکەکان وەکو چۆن لە کاتیگۆریەکەی ئەرستۆ کە دەچیتە سەرەوە ئاخر کاتیگۆری ئەوەی کە لەسەری سەرەوە هەیە هیچی لە ئەستۆ ناندێت و بەڵام لە ئەستۆی هەموو ئەوانی تر دەمێت باوکە کەشکە یەکەم باوانەکە کە ڕەشلەکەکە دروست دەکات پێش ئەو نابێ ڕەشلەکێک لە ئەستۆی بنێت دەبێت نەبێ ڕەشلەک لەبەرەوە لێرە ئەو ببێت بەچی ببێت بە باوکی باوکەکان یانی بێت بە باوانی ئەو بنەما و ئیتر لەو باوانەوە ڕەشلەک زنجیرەکە دەپشێ ینی دوای ئەو پشتێک نییە ئەم پشتی پشتەکانە کە پشتی پشتەکانە ڕەشلەکەکەی دەتوانێت بگوازێتەوە بۆ هەموو ئەوانەی لە دوای خۆی دێت و ئەو ئەساسی ئەو گیانەیە گیانی ئەو خێزانە ئەی چۆن ڕەشلەک ڕادەوەستی یعنی چۆن ئەوەمان بۆ دروست دەبێت کە لای ئەڕستۆ بابەتە ئیتر ناتوانێت خۆی لە ئەستۆی شتێکی تر بنێ یعنی ناتوانێت شتێکی تر بکا بە بابەت بۆ ئەوەی خۆی لە ئەستۆی ئەو بندێ لەکوێ ئەمە دەوەستێت لەو شوێنە دەوەستێت ئەگەر هاتوو لەناو ئەو بنەماڵەیە بارەوە یەک بێت بۆ نمونە ئەگەر بنەماڵەکە ڕەشلەک لە ڕێگەی نێرەوە بگوازێتەوە ئەو نەوە تازەیی کە دروست دەبێت لەمانە ئەگەر بێت و بارەوە یەک بێت مێ بن ئەگەر مێ بوون چی بوو چی دەبێت ئەو کاتە مێکان ڕەشلەک گوازەرەوە بۆ خێزانێکی تر
ڕەشڵک بەخش نین ئالەویا ئەو نەوەیە دەبێت بەوەی کە ئینە ئۆجاقکە کە ئیتر تەواو ئەو ڕەشڵەکان لەویا ئەو خێزانە لەویا ئەو بنەماڵەیە لەویا کۆتایی پێدێ یعنی بنەماڵەکان پەیدا دەبن و دەشکرێ بمرن دەکرێت بە شکڵێکی سروشتی بمرن دەکرێت بە شکڵێکی ناسروشتی بن بە شکڵی سروشتی چییە؟ ئەگەر بێت و ئەو نەوە ئەخیرە هەر کچیان بوو ئەگەر ڕەشڵک لە ڕێگەی نێرەوە بگوازێتەوە ئەو کاتە ئەو بنەماڵەیە کۆتایی پێ دەبێت ئەگەر هاتوو لە ڕێگەی مێشەوە گوازرایەوە ئەو مناڵانەی بوون نێربوون ئەوە ئیتر ئەو ڕەشڵەکە وەکو دەڵێن تەواو دەبێت یعنی نەزۆک دەبن خێزانەکان نەزۆک دەبن نەک تاکەکان ژنەکان یان مێیەکان کە ماونەتەوە لە هی ئەوەی کە نێر ڕەشڵەکەکە دیاری دەکات نەزۆک نین خێزانەکە بنەماڵەکە نەزۆک لەمی تریشە پیاوەکان کە ماونەتەوە مێکە ڕەشڵک دەگوازێتەوە پیاوەکان نەزۆک نین دەکرێت لەگەڵ وەکو ڕەشڵک گوازەرەوە بچون بەشداری بکەن لەناو خێزانێکی ترا بەڵام ڕەشڵەکەکە ناگوازێتەوە بۆ مناڵەکان ئەو کاتە ئەو بنەماڵەیە کۆتایی بێت یعنی ئەو بنەماڵەیە دەمرێت لەبەرەوە بنەماڵەکان دەکرێت بەش تەریقەیەکی تەبیعی کە قەدەرەن وایە کە تەنها کچیان ببێت کوڕیان نەبێت کوڕەکانیان ببن و بمرن ئەو کاتەی تر ئەو ڕەشڵەکە تەواو دەبێت یا لە ڕێگەی جەنگەوە ئەوەی کە ڕەشڵک بەخشە لەناو ئایلەکان نامێنێ ڕەشڵک گوازاوکان دەمێنن ئەو کاتە خێزانەکە بنەماڵەکە کۆتایی پێ وە لەمانە ئەمانەی ئەخیر ئەوانن کە ڕەشڵک وەردەگرن بەڵام ڕەشڵک ناتوانن بەخشن یعنی ئەگەر لەناو بنەماڵەیەکە کە نێر ڕەشڵک دەبەخشێ مێ ڕەشڵک گوازەرەوەیە مێ ڕەشڵەکەکە وەردەگرێ بەڵام ناتوانێت بیبەخشێت چونکە تەنها دەتوانێت ڕەشڵک بگوازێتەوە یعنی لەناو خێزانەکەی خۆیان ڕەشڵەکەکە وەردەگرێت بەڵام دەبێت بچێت بۆ خێزانێکی تر تا ڕەشڵەکی ئەو خێزانە بگوازێتەوە وە بە پێچەوانش لەبەر ئەوە ئێمە لەناو زنجیرەیەک لە چیاین لە ڕەشڵک بەخش و ڕەشڵک وەرگر ڕەشڵک بەخش لەناو بنەماڵەیەکە کە نێر ڕەشڵک دەبەخشێ نێرەکانن زنجیرەی نێرەکانن ڕەشڵک وەرگر کێیە هەم نێرە و هەم مێ چونکە هەم مێکانیش ڕەشڵەکەکە وەردەگرن هەم نێرەکان بەڵام نێرەکان دەتوانن ڕەشڵک بگوازنەوە مێیەکان ناتوانن ڕەشڵک بگوازنەوە مێیەکان لە ناو خێزانەکە ڕەشڵک وەرگرن بەڵام بۆ ئەوەی وەزیفەکەیان بکەن دەبێت بچن بۆ ناو خێزانێکی تر لە ڕێگەی و خێزانەوە ڕەشڵک بگوازنەوە وامانە ڕەشڵک بێزنەوە لەبەرەوە لێرەش دەبینین لەناو ئەم بیرۆکەی خێزانە مەوزوعی حکمکردن و ئەو زنجیرە بەدوایەگاتنەی کە حکمکردن کە هەیە بەخشەر وەرگر بەخشەر وەرگر هەتا ئاخیر وەرگر دروست دەبێ بەڵام بەخشەر نییە لەسەرەوەش بەخشەر هەیە وەرگر نییە ئەم هەرەمەی ئەرسطۆ ئەلێرا لەناو خێزانیشە ئەم مۆدێلە لە خێزانە هەیە ئەم جۆرە لە خێزان کە من پێم وایە ئەم جۆرە لە خێزان دەبێ بوو بێت و ئەم جۆرە لە خێزان باوان ینی باوان پەرستیتی هەیە ینی ڕەشڵک پەرستیتی هەیە و ئەم خێزانانە بۆچی ڕەشڵک پەرستیتی هەیە چونکە جزئیان کردووە بە کولی یعنی چی جزء کراوە یعنی یەکەم کەس کە بنەماڵەکە دادەمەزرێنێ ڕەشڵەکەکەی خۆی ون کردووە ئەم بۆتە شتێکی کولی و ئەوەی دەگوازێتەوە ئەمە ناوی بنەماڵەکە ناوی ئەوی هەڵگرتووە و ئەمانە هەمووی هەرچی پەیدا دەبێت لەوێ ئەمی تایە یەکەم پیاوە ئەگەر بڵێن ڕەشڵەکەکە گواستنەوەکەی لە ڕێگەی نێرەوە بەخشی نەکەی ئەو کاتە چی دروست دەبێت ئەم پیاوە وەکو خواوەندی ناو خێزانەکەی لێ یەکەم پیاو کە بێ باوکو دایکە بێ هەرکەس ڕەشڵەکەکەی نازانێت لەوێەوە بنەماڵەکە دروست دەبێت
چونکە ئەگەر ڕەشلەکەکەی بزاندێت ئەو کاتە ڕەشلەک گوازەرەوەیە کێشە نابێت لە حاڵەتی جوزا دەمێنێتەوە بەس بۆ ئەوەی ببێ بە هەمەکی ببێ بە خاوەندی خێزانەکە لە ناو هەموو ئەندامەکانە وجودی هەبێ لەوانەی کە دێن ئەم مردووە بەڵام خۆی لە ناو ئەوانەی کە دێن هەرەیە یعنی چی؟ یعنی ئەم نامرێت ئەم هەمیشە هەیە ئەم هەمیشە لە ڕێگەی ئەوانی ترەوە چی دەکا نەقڵ دەگوازرێتەوە و هەر کەسێکیش لە ناو ئەو خێزانە پەیدا ببێ ئەو ڕەشلەکە وەردەگرێت لەوەوە لە یەکەمە وەری دەگرێت یعنی ئەم ڕەشلەکەکەی خۆی دەدا بە منداڵەکان ڕەشلەکەکەی ئەو دەبەخشن لەوێەوە ڕەشلەک بەخشن ئەو وەکو ڕەشلەکێک دەبەخشن باوا بڵێ طبعا ئەمە کاتێ لێرەوە سەیری دەکەی سەیری دەوڵەتی مۆدێرن دەکەی هەمان شت دەبینی لە دەوڵەتی مۆدێرنا دەبێ شتێک گەیە ڕەشلەکەکەی نێڵین ڕیشەکەی نێڵین بۆ ئەوەی بتوانێت ببێ بەوە یعنی ئێمە خاوەندێک دروست دەکەین لە ڕێگەی ئەم لۆجیکەی ئەرستۆ کە خاوەند نییە ئەویش شتێکە لە شتەکان یەکێکە لە یەکەکان ئێمە ئەم یەکەیە بەرز دەکەینەوە بەسەر هەمویان و لێرەوە ئێمە ئەم یەکە دەکەین بە خاوەندی ئەوان خاوەندی ئەو گیانە ئەو عایلەیە ئەلێرەوە لەناو خەندێک خێڵە باوان پەرستی یعنی ئەو شخصەی کە ڕەشلەکەکەی دروست کردو ئەوە دەکرێت بە خاوەند و دەیپەرست و لەناو خێڵە بیداییەکان طبعا ئەمە دواتر لە قۆناغێکی ترا ئەمە دەبێتە تەوتەمی پێ دەڵێن تەوتەمی ڕەشلەکی خێزانێکە بەڵام تەوتەم دەکرێت بازێک بێ دەکرێت مەیمونێک بێ دەکرێت شتێک بێ یعنی حیوانێک دێنن لە جیاتی باوکەکە دایدەنێن من هەست دەکەم قۆناغا احتمالەیە پێش ئەم بوو بێت یعنی ئەوەی کە باوک پەرستیە بوو بێت ئەوەی کە ڕەشلەک باوکەکە دەکرێت بەین دواتر بیریان کردبێتەوە گەیشتنە ئەوەی کە ئەمە بگوازنەوە بەڵام بۆ کێ ڕۆشتون چونەتە ناو گیانی سروش لە ناو گیانی سروشدا لە ناو حیواناتە لە ناو وەکو زیندەوەرێکی تریان هێناوە هێناویانە کردویانە بە ئەو خواوەندە جێگەی ڕەگەزینەکەی گرتووەتەوە ئەوەی کە ڕەشلەکەکە دیاری دەکرا تەمەنە گەرەوانتان ئاگاداری ئەوانەتان کە ئەنترۆپۆلۆژیتیان کتێبەکان ئەنترۆپۆلۆژیتان خوێندوێتەوە حتما لەسەر لەبارەی تۆتەمەوە خوێندوودان کە تەوتەم چی دەکا و وەزیفەی چییە و ئەنترۆپۆلۆژیا لە شوێنەکە ینی مەشغوڵە بە تەوتەم ناسیەوە وارە ئەنترۆپۆلۆژیا ئەم کارەی نەکردووە یعنی تا هەندەما هاتووەتە ناو سایکۆلۆژیاشەوە ئێستا فرۆید کتێبێکی هەیە بە ناوی تەوتەم و تابۆ یعنی تەوتەم و قەدەغە کراوەکە ئەوەی قەدەغە و ئەمە بووەتە بابەتێکی بەرفراوان بەڵام ئەمە من ئەس دەکەم لە ئەساسەوە ئەنترۆپۆلۆجیستەکان ئەوەیان پێ نەوتوین بۆ تەوتەمە بەڵام بەبێ لۆجیکەکەی ئەرستۆ تەوتەم ممکن نیە وە لە ڕێگەی لۆجیکەکەی ئەرستۆوە مرۆڤێک دەکرێت بە شتێکی کولی مرۆڤێک دەکرێت بەوەی کە وەکو ئالیتر نەبێ بمرێ هەر نەمرێ وە لێرەوە ڕەشلەک پارێزی ئەوەی کە ڕەشلەکی بنەماڵە دەپارێزێ لە ڕاستیە ئەو شتە نەمرە دەپارێزێ کە لای ئەو نەمرە بۆ جەنگی بۆ دەکات وەکو وایە کە جەنگ بۆ خواوەندێک لەبەرەوە ڕەشلەک پاراستنەکەی دەبێتە شتێکی مقەدەس لەناو ئەم خێزانەی کە لە من باسی خێزانێک دەکەم کە بەم شکرە سروشتیە هاتووەتە ئێرە تەمەن دواتر باسی ئەوەش دەکەین کە خێزان بەرەوکتۆ دەکەن و ئێستا ئێمە لەکوێین تا ئێستاش هەندێ خێزانەیە زۆر ڕەشلەکەکەی خۆی دەپارێزێت و ینی وەکو بڵێ بۆ مانەوەی ڕەشلەکەکەی بەو شێوازە ژن و ژنخوازی دەکا کە ڕەشلەکەکەی پارێزراوە بەڵام ئەمە گۆڕاوە بە شێوازێک وەکو ئەمەی ئەم نمونە سەرەتاییە نییە کە باسم کرد بەس نمونەی ڕەشلەک پارێزی لە ڕاستیا من ئەرز دەکەم ئەساسەکەی ئەم شێوازەیە کە دوو جۆرمان هەیە ڕەشلەک گواستنەوەی ڕەشلەک لە نێرەوە یا لە مێوە
و دوو کۆمەلگای ڕەشلەکیمانەیە کۆمەلگای ڕەشلەکی کە خێزانەکان لە نێرەوە ڕەشلەک دەگوازنەوە لەگەڵ کۆمەلگای ڕەشلەکی کە خێزانەکان لە نێوە ڕەشلەک دەگوازن. طبعا ئەمە دواتر بە وشیارێکی تر تێک دەشکێت مۆزۆی ڕەشلەک نەفی دەبێتەوە شتێکی تر دێتە ئاراوە کە دەچێتە شوێنی ڕەشلەک ئەوە لە دواتر باسی دەکەین بەس لێرە دەبێت لایەنەکانی تری دواتر خێزانیش باسکەین کۆمەلگا پیشەیەکە ئەمە چونکە تەنها گواستنەوەی یعنی لە ناو گیانە مرۆییەکە نەریتی گواستنەوەی جۆرە نەریتی پاراستنی بوون فرمانی پاراستنی جۆرە بە نەریتێک یعنی بەڵام فرمانی پاراستنی تاک ماوە فرمانی پاراستنی جۆر تەنها خزمایەتیە لە نێوان عیلاقەی بە موڵک و ئیش و دابەشکردنی ئیش و ئەمانەوە نییە ئەمانە هەمووی موڵک و ماڵ و دابەشکردنی کار و ئیش و ئەمانە پەیوەندی بە چیەوە هەیە پەیوەندی بە فرمانی پاراستنی تاکەوە وە لە ناو خێزانە ڕەشڵەک دەپارێزێ لەگەڵ چی لەگەڵ خێزان وەک تاکێک وە خێزان وەک تاکێک بۆ پاراستن و مانەوەی نەک بۆ مانەوەی ڕەشڵەکەکەی بۆ مانەوەی ئەو ئەندامانەی کە لەو کاتا لە ناو خێزانە دەبێت فرمانی پاراستنی خۆیان جێبەجێکەن بەچی جێبەجێ دەکرێت بەوەی کە ئەم عایلە دەبێت بچێتە ناو ئیش شت پێیاکە خۆراک پێیاکە ئەوانە پێیاکە کەوا دەکا خێزانەکە بمێنێتەوە وا لێرەوە ئێمە دەچینە ناو منتقەیەکی تر و دەچینە ناو جۆرێکی تر لە پەیوەندی لە نێوان خێزانەکانە کە پەیوەندی ئیشە پەیوەندیە لە ناو ئیشە لە پەیوەندی خزمایەتی شتێکە پەیوەندی لە ناو ئیشا شتێکی ترە وامە زۆر زۆر ڕۆشن کۆمەڵە مامۆستا پێکەوە لە مەکتەبە پێکەوە ئیش دەکەنەوە پەیوەندی ئیشە بەڵام کاتێک کە تۆ دەچی بۆ ماڵی خزمەکەت ئامۆزاکەت پورزاکەت دەمان پەیوەندیە لە ناو خزمایەتیە و خزمایەتی ڕەبتی بە پاراستنی ڕەشڵەکی خێزانەوە و لە ڕێگەی ئەمەوە ئەو پەیوەندیانە لەبەرەوە دەبێت هەلێرا منەوەی کە خستمە ڕوو نەریتی خزمایەتیە بەڵام جارە شتێکی تر ماوە نەریتی دابەشکردنی کار لە نێوان خێزانەکانە ئایا لە خێزانی یەکەما چۆن بووە ئەمە لەوانەیەکی سیمینارێکی تراباسی دەکەیت هەلێرا من کۆتایی بە سیمینارەکە